چیرۆکی ئەم تابلوە ئەوە یەکەوە ژنێک لە نەو سروشتی کوردستاندا یعنی هۆجەوێکی بەهاراویە و هەروە خواردنێکی کوردەواریە هەروە فەرشێکی بەدەست دروستکراوی کاری دەستیە ئەتوانین بڵێن نەخشێکی کوردەواریە هەروەها ئەم ژنە خەریکی چییە خەریکی دروستکردنی یعنی خەریکی کاری ڕۆژانی خۆیە بوونە دروستکردنی چایە هەروەها لێرە کە بوون ئەم ژنە جلێکی تەواو کوردەواری دەبەردایە ئەم جوانەی لەسەرێتی شتێکی کوردەواریە هەروە ژن بەخۆی ئەتوانین بڵێن لە نێو سروشتی کوردستان دەمانەیەکی زۆری هەیە ژن ئەتوانین خوا ئەوەندە بەناسکی خەڵقی کردووە ئەتوانین بڵێن ژن زۆر جوانترە لە سروشت زۆر ناسکترە لە سروشت بێگومان کچ یاخود ئەتوانین بڵێن ژن ئەتوانێت هونەرمەندێکی زۆر باش بێتن ئەتوانێت هەتا ینی ئەو توانایی هەیە ئەتوانێتن ڕکابەتی هونەرمەندی جیهانیش بکاتن بۆ چونکە بەخۆی ژن زۆر بەهێزە بەڵام زۆر جار ڕێگری دەکرێت لە بەرامبەر ئەو هێزەی بوو زۆر جار بڵێن لەبەردا بوو نەرێتێک یاخود لەبەر کۆمەڵگەیەکی داخراوەوە لەوانەی نەتوانێت بە خەونەکەی بگاتن بێگومان ئەوە خەونی من بووە و هەروە بەهۆی پاڵپشتی خێزانەکەمەوە متوانین بە خەونەکەم بگەم و ببمە خڵقێنەری ئەم تابلۆ جوانانە لە نەورۆزی 2018 بچوونە نێو سروشدا وێنەیەکم گرت و بڕیارمدا وەکو کارێکی ڕۆژانە وێنەی خۆم بکەمەوە تابلۆ لێرە باس لە ئەوەی ئەەکەین کە لەبەرچ ژن لە ناو هەموو تابلۆیەکاندا بوونی هەیە باس لە نەرمونیانی ژن ئەەکەین لە ناو تابلۆیەکان و ئیشکردنی ژیانی ڕۆژانەی ژنان و دەربڕینی ئەو هەستەی کە لە ناخی ژناندایە و بە شێوازەی کە هەیە دەتوانین وێنای بکەین و ئەوەیە کە ژن نەرمونیانترە بۆیە لە تابلۆیەکان زۆرترە و باس لە کارەکانی ژن ئەکاتن کاری ڕۆژانە ماندی بوونی ئەو کاری کە پیا ئۆکاتن ژن بەرامبەریشی دەتوانێت ئەو کارە منە بکاتن بۆیە لێرە لە تابلۆیەکان زۆرن ژن هەیە لە ناوەی چکە پلێکی باڵای هەیە لە ناو کۆمەلگادا ئەگەر ژن نەبێ هیچ کامێکمان نابێ ئاسی قوتابیەکانی پەیمانگاییمە لە ئاسێکی زۆر باشە لەبەر ئەوەی پەیمانگاکەمان ژینگەیەکی زۆر جوانی هەیە ڕواندز بە شاری مێژوو و هونەر ناسراوە کردنەوەی ئەم پێشەنگایە لە ناو زانکۆی سۆران هەرخۆی گرنگێکی زۆر زۆر گەورەیە لەبەر ئەوەی لێرانە زیاتر مامۆستا و قوتابیەکان ئاشنا ئەکەین بەو تابلۆیانە لە سۆران کەمتر پێشەنگای شێوەکاری کرایتەوە حەزمان کرد قوتابیانی زانکۆش زیاتر ئاشنا بن بە کارەکانیمە و لەگەڵ هونەر زیاتر هاواهەنگ بن ئەو تابلۆیی کە ئێستا لەبەردەستی مێ و ئەیبینین یەکێکە لە تابلۆیە هەرە جوانەکانی پەیمانگای خۆی ئەو تابلۆیە تیرۆکەشی جوانی هەیە کاتە قوتابی وەرگیرا هیچی نەئەزانی لە فەن لە هونەر دوو بنەماڵەکەی ئەو قوتابی هەمویان ڕێگر بوون لە وەرگرتنی ئەو قوتابی بێ هونەر بخوێنێت تاکە کەس پاڵپشتی کرد بابی بوو لە شوێنە کات لە گوندە کات کە هونەر لەوێ ئەسڵەن باسی ناکرا وەکو کوفر باسی دوای سەبرە ینی تااقەتی زۆر جوانی ئەو قوتابیمان دیت هات یەکێک لە تابلۆ هەرە جوانەکانی نەخشان لێرانە تێکەڵچێشێکی لەوحەیەکی ئەوروپی لەگەڵ کچانی کورد و لەگەڵ کوڕانی کورد گونجانەشی ئەوەندە جوانی لۆ کردیە یعنی لە لای من یەکێکە لە کارە هەرە جوان و پیرۆزەکە